تسكيبون جوال بيتها خويندري درس انجليزي لقناعي كل سنة تلبو لقناعي كل سنة زمان انجليزي لقناعي بيت بوا زمان انجليزي لقناعي بيت بوا زمانی دایک لە کوردستانی خۆمان زمانی کوردی ئەگەر باس بکەین ینی زۆر هەوڵدراوەکەوە لە ناوچوون بپارێزرێت هەر لە ینی لە کۆنەوە چەند ساڵێک بەر لە ئێستا لە هەوڵی بە تەحریبکردندا چەند جار هەوڵدراوەکەوە زمانی کوردی لە نێو ببردرێت بەڵام تا ڕادەیەک هەوڵدراوەکەوە لە ناوچوون بپارێزرێت بەڵام پێویستی بە هەوڵ و ماندووبوونی زیاترە بۆ ئەوی زیاتر فەرەی پێ بدرێت و زیاتر لە ناوچوون بپارێزرێت بۆ ئەوی کە زیاتر فەرەی پێ بدرێت و بچێتە وەکو زمانەکانی تر بناسرێت. زمان ملکی نەتەوەیەکە یاخود برێن شخصێک بۆیە پێویستە ڕۆژێکی تایبەت هەبێ هەموو نەک ساڵێک هەموو مانگێک بۆ ئەوەی کەوایەتکردنەوەی هەر زمانێک تێدای بەڵام بەداخەوە زمانی کوردی ئیلا مەگەر ڕۆژێک لە زانکۆیەک یاخود برێن لە قوتابخانێک یادی بکرێتەوە ئەگەرنا بەعام خەڵکەکە خۆی دوورگرتیە لەوەی هەتاکو برێن ئێستا زۆر کەسمانەیەکەوە زمانی خۆی زمانی دایکی خۆی بە شێوەیەکی باش نازانی قسەی پێ بکە. ساعتی کوردی ئەوەیە کە پێویستە حکومەت دەستگایکی چاودێری زمانی بکەنی مان ژووی خۆمان ئاورێک بخەینەوە بخوێنینەوە سیر بکەین دەبی هاتەوەی کە زمانێک دروست بوو بۆ پایە دروست بوو داری کری رسمیت روز جهانی زمان دیگه بله مگلک گوار و گوتارت هن اوجی زمان لاتینیه و عربی و سریانی جهانی زمان دیگه از روز زمان دیگه لهمی ملت کرد پیروز که می‌بیا من وقتی زمان کردی بیت فراسته امیشویت کردی جو پرورده بنیاد آمدی امرو بینه فشانگه کافل کلوری جنو میلک و پرتوک و بینن کفنن آمدی ما و خطابی آندان نشاندن و بتن ناساندن فلکلور آمدی اونجی کردی می‌بیا می‌فویج بینن امو حاموکیا امو سلام خوشی سلام امو چونی ماشی امو خانمو خانەکەی لاوە ئاغامو ئەم کۆڕەشمان بەشی جۆرا-جۆری تێدا بوو هەروەکو شار خوێندنەوە پیرۆزباییکردن لە ڕۆژی زمانی داکی بە زمانە جۆرا-جۆرەکانی ئێران و جیهان و هەروە زارە جیاوازەکانی زمانی کوردی و پەنێرێکمان بوو کە تێدا مامۆستایانی زانستگای کوردستان لە وارە جیاوازەکانەوە هاتن هەڵسەنگاندنیان بۆ کرد و باسی مافەکانی گەلەکانیان کرد کە سەبارەت بە زمانەکانیان هەیەە. دەڵێت جیاوازی ئێمە لەگەڵ شەرقا لە هەڵسوکەوت لەگەڵ فەرهەنگەکانە ئەوەیە کە ئەوان وەک تەهدید چاوی لێ دەکەن ئێمە وەک فورسەت چاوی لێ دەکەین ئەمما ئەوەی کە تەهدید غەرب بە تەهدید چاوی لێ دەکەن تا دەهەی پەنجای میلادی بەرەو ئەو داواکە دەیهەویست هەموویان بکەی بە یەک زمانی و یەک فەرهەنگی و یەک چاندی ئەوانەیە. ئێمە لەم بۆنەیەدا ئەوەمان ویستمانەوە بسەلمێنین کە لە ئێراندا زمانی کوردی بە بۆنەی ئەوەی کە زۆربەی شارەکان ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە گرنگی پێ بدرێ و لە قوتابخانەکان دەرسی پێ بخوێنرێ. دکتۆر مەسعود بیننده